مردبوو ئەڵێ خەبەرم بۆ زۆر بێتاقەت بووم هەر ئەوەندە دوعای خێرم بۆ کرا ڕەفیقم بۆڵێ ئەڵێتم بەخوا حاڵی منیش خراپە بێ ئەو ڕەفیقم بۆ ئاوا بوو سبحان الله لە دوای هەفتەیە بینیمەوە فێم کرد وەفعێکی باش و جلێکی جوانی لەبەرا بوو لە خەوەکەمەوە لە باخێکە دانیشت بوو ئەرێوتم فڵان تۆم هەفتەیە لەمەوە پێشبینی بەو حاڵەوەی سا بوایت وتی وەڵڵاهی ڕاستەکەی وەفعم زۆر خراپ بوو کەچی لەم هەفتەیە گەنجێکی تۆ بەکار وەفاتی کرد هێنایانە لای قەبرەکەی منەوە ناشتیان سبحان الله خوای تبارك وتعالى للرزي او گەنجە تۆ بەکارەیە بۆ ماوەی 40 ساڵ عەذابی لەسەر هەموو ئیمانداری ئەم قەبرە هەڵگرتووە ئەم قەبرستانە هەڵگرتووە توێتی هەتا 40 ساڵ باکە زێرە عەذاب نەیدێت چکێمە هەموو دەرو درافی ئەوین ئەمەگە گەنجی تۆ بەکار لای خوا ڕێزی هەیە تو خوا خوای گەورە ئەمەگەی پێخۆش بێ کە هیچ منەتێکی بە تۆ نییە کە تۆ واز لە ڕابواردن و ئارەزوەکانی خۆ بێنی لەبەر خوا کەچی ئێمە هێشتا پێ نەزانین بە قسەی ڕەفیقێکی ساختەچی هەڵەخەنێ و ببا بۆ شوێنێکی خراپ و ئیشێکی خراپە پێ بکە فعلی خراپە پێ بکە یاخود چەتی وەڕشکنێکی ناشرین لەگەڵ ڕێزمە ئەڵێم کە خۆی ڕوود کردوێتەوە ئەنەوە ئەشکاڵ دەرمانیاوە لە دەموچاوی کە هەر ڕۆژی بەلایەکا بۆ یەکێ پێ ئەکەنێت هەڵ تۆ هەڵخەڵەتێنێ یاخود خوشکێکی بە ڕێزی ئیماندار بەهۆی گەنجێکەوە کەوا تۆزێ بەدەمیەوە پێ بکەنێت و حاوەلێکی لەگەڵا بکە بەمانە فری و مەخۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەم ئومەتەی من هیچ فتنەیەکم لە دوای خۆم بۆ بەجێ نەهێشتوون هێندەی خەتەری ئافرەت لەسەر پیاو و هێندەی خەتەری پیاو لەسەر ئافرەت گەورەترین فتنەی ئومەتی من ئافرەتە لەسەر پیاو پیاویشە لەسەر ئافرەت بۆیە کە دوژمنەکانی ئیسلامە بینی شەو و ڕۆژ بە تەلەڤیزیۆن بە سەتەلایت بە جەریدە بە مجەلە ئیتر بە هەموو شوێک بەس ئافرەت ڕوو دەکرێتەوە ئەهێنێتە بەرچاوی گەنج حتى ئەم گەنجە بە شێوەیە بروژێنێ بڵێ ئەخ من چۆن ئاوا نوێژم بۆ کرێ ئەخ من چۆن بێمە ماڵی خۆ تەنانە سەری ژەباتە سوژدەکەەوە هەروشتە ڕەسمە پیسانەی لەبەرچاوە ئەمڕۆ تۆ ئەگەر بدەیە لووتکەی بەهەش دەکڕی چونکە باشێک لەناو ئەم هەموو خراپەیە باش بێ ئیشەڵڵاوە زۆر باشە ئازایەتی ڕۆژێک نییەکەوە ئافرەت هەمووی داپۆشراو بووە لە زەمانی سەحابە و لە زەمانی خولەفاکانە هیچ ئافرەتێکی ڕوت و قوت بە دەرەوە نەبووە مەگەر هەر یەکێک خۆی زۆر خراپ بوو بێ تالیبی خراپ بوو بێ بچوو بێ نەفەری کردیەوە ئازایەتی نییە ئازایەتی ئەمڕۆیە کوڕینە ئازایەتی ئەمڕۆیە کە هەموو چوار دەورێ ئەمری خراپە و پێکاو بەرەو فەساد ڕادەکێشێت تۆ بتوانی خۆت بگری ئەمڕۆ تۆ پیاوی خوابی ڕۆژی قیامەت لەناو هەموو خەڵکە خوای گەورە جیا دەکاتەوە ئاوەرە وەڵا ئەو گەنجە ئیماندارە لەبەر خاتی من نەفەری نەئەکرد لەبەر خاتی من خۆی لە زینا و فەساد پاراست بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەی خۆی لە نەزەرێ بگرێتەوە شیرینی ئیمانەکەی لە دڵە هەست پێ ئەکات تاقیکەنەوە زانە دوای شتێکتان پێ بڵێم خوا ئەو تایسا نەزەری کردبێ و گوناحی کردبێ و حرامە کردبێ ئەرێ کاکە پێی قەڵەو بووی ئەرێ پێی جوان بووی ئەرێ پێی گەورە بووی ئەرێ ڕەفیقەکەشێک کە تایسا خۆی گرتووە تۆ نەیکرد ئەرێ پێی ضعیف بوو ئەرێ پێی گەڕ و گول بوو نە هەردووکیان تەواو بوو بەڵام تۆ ڕووسور ئەو ڕووڕەش تۆ ئەلحەمدوللا بە ڕۆژوویت واجبی خوا بەجێهێنا چەند خۆشە ڕۆژی جەژنی تۆیە خواد لە خۆ ڕازی کردووە یەک دانە مانگ ئینشاءالله لە شەوی 29 و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جوبریل تەوقە لەگەڵاکە هەچ کەسێکی جوبرایل تەوقەی لەگەڵا بکات جوبرایل هیچ گوناحی پێوە نێت تۆش ئاوا پاگە بیتەوە شەح نییە کاتەوە گوناح معنابێ پێ تۆ ناڵەوە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە شەوی 29 هەچ کەس بە تەواوەتی 29 ڕۆژەکە بە ڕۆژوو بوو بێ خراپەی نەکرد بێ ڕۆژوەکەی بەشتی خراپ بەتاڵ نەکرد بێتەوە حەزەتی جوبرایل تەوقەی لەگەڵاکە چەند خۆشە ئاوا پاک بیتەوە کاکە خۆ ڕەفیقەکەشێک کە لەولا وەسا بوو خۆ ئەو هیچ ئەوەی کە بە ڕۆژوو نەبوو تۆش و ئەویش هەردووتان ڕەمەزانەکەتان تەواو کرد حاڵی خۆ ببینە و حاڵی ئەوی بینە سبەینێش کە مردی هەر ئاوایە ئەڵی بەس نەبوو کردم ئەویش دەڵێ خاک بەسەرم بۆ نەم کرد جاوا لێ یەکەم بەوەی کەوا ذی الجلالی والئیکرامی داوا لێ یەکەم کەوا هیچ خوایەک نییە ئیلا تۆ نەبێ شایەتی ئەدەین کە خوایە شەریکت نییە خوایەکی تاک و تەنیای خوایەکی باڵادەفی خوایەکی بەدیهێنەری عەرز و ئاسمانەکان و عەرشی عەظیمی داوا لێکین بە هەموو ناوە پیرۆزەکانت ئەوەی لە کتێبە ئاسمانەکانە نادوتەتە خوارەوە ئەوەی کە پێغەمبەرەکانت فێر کردووە ئەوەی کە ئەیزانین و ئەوەی کە نایزانین خوایە ئالەم شەوەیە لە گوناحی هەرچی ئەهلی ئەم مەجلیسایە لە مزگەوتەیە ببووری یا رب العالمین یا ربی خوایە قەڵەمی عەفو بێنی بە گوناحەکانمانە یا ربی خوایە ڕوڕەشی دیوانی خۆتمان نەکەی یا ربی خوایە لە گوناحی خۆمان و دایک و باوک و خوشک و برا و ئەولامان کوڕ و کچمان ئەهلی ماڵەکانمان خۆش بی لە گوناحی هەموو مسلمانان خۆش بی لە گوناحی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خۆش بی خوایە ئەم ئومەتی محەممەدە بێدار کەیتەوە ئێمەش لەگەڵیانە یا رب العالمین لە خەوی غەفڵەت ڕزگارمان کەیت
ما خەویتە سەر ڕاستەڕێگاکەی ئیسلام لەژێر ئاڵای پێغەمبەرا صلی الله عليه وسلم حەشرمان کەی لەژێر سێبەری خۆتا حەشرمان کەی لە عەذابی قبر لە فیتنەی قبر لە گیانەڵای مردنمان پارێزی یا رب العالمین خوای گەورە لە فیتنەی ژیان و فیتنەی مردنمان پارێزی خوای گەورە لە فیتنەی دەجالمان پارێزی داوا لێکن بە هەموو ئەو ناوە پیرۆزانەی خۆت یا رب العالمین لە فردەوسی عەلایە بە بینینی خۆت شادمان کەی بە ڕەفیقایەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم شادمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين